طبعا بەپێی پلانی بەڕێبەرادی گشتن هەولێر هەموو نەخۆشخانەکانی فریاکەوتن و ئەو نەخۆشخانەی گشتین لە قەزا ناحیەکان دەرگان ماڵاوە بۆ هاوڵاتیان لە ڕۆژانی پشووی جەژندا چکە تەندروستوک بوو ئاماژەمان پێکرد خزمەتگوزارێکی هەمیشەیە و هاوڵاتیان پێویستیان پێ دەبێتن و ئەو نەخۆشخانەی کە لە ڕۆژانی پشووی جەژن ڕۆ لە نەخۆشخانەکان کردیا نزیکە 11,000 کەس سەردانی بنکە تەندروستی و ئەوانەی کە ئێشیگرین و لەگەڵ نەخۆشخانەکانی فریاکەوتن و ئەو نەخۆشخانە گشتیانەی کە بەشی فریاکەوتنیان تێدا لە قەزا و ناحیەکان بە شێوەیە گشتی ڕووداوەکان جۆراجۆر بوون تقریبا نزیکەی 111 حاڵی دەکەوتنە خوارەوە هەبوو لە سنووری پارێزگای هەولێر هەروەها لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 130 منداڵ لەدایک بوونە و ڕووداوەکانی تریش بەداخەوە ئەوانەی کە پەیوەندیان هەیە بە ڕووداوی سوستان ئەو ساڵ هەندێک زیادی کرد بۆ تقریبا 153 حاڵت بوو لە سنووری پارێزگای هەولێر کە ڕوان لە نەخۆشخانەکانی کردێ بە تایبەتی فریاکەوتنی ڕۆژ ئاوا هەروەها حاڵەتی ڕووداوی هاتچووە بینداری هاتچوو تقریبا ببورن 39 حاڵت بۆ کە ڕوانە نەخۆشخانەکان کردێ بەڵام بە شێوەیەکی گشتی خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی باش بەڕۆژ بە تایبەتی ئەوانەی کە پێویستیان بە نەشتەرگەری هەبوو نزیکەی 265 نەشتەرگەری بچووک و گەورە لە سنووری پارێزگای هەولێر لە ڕۆژانی پشتووی جەژن ئەنجام درراون بۆ هاوڵاتیان بەڵام ئەوەی کە جێی سەرنج بوو لەو بەهۆی وەرزی گەرماوە حاڵەتی سکچوون و ڕشانەوە بە شێوەیەکی زۆر هەبوو بە تایبەتی ژەهراویبوون بەخۆرە کە 265 حالەت لە ژەهرایی بوون تۆمار کرابوو کە پەیمان وایە ڕێژەیەکی زۆر بوو لە چاو جژنەکانی تر بەهۆی وەرزی گەرماوە.